بەڕێزان بەردەوامی باز لە هەوڵەکانی وەزارەتی کشتتوکاڵ دەکەین بۆ ساکردنەوەی بەربوومی جوتیاران لێرە و لەوێ دەبینین جوتیاران نیگەرانن دادوبێدادیانە بەدەست ساک نەبوونەوەی بەرەمەکانیان هەندێکیان شووتی گەورە گەورە هەڵدەگرن و دەیکێشن بە زەویدا دەڵێن ساک نابێتەوە نافرۆشێ زەرەر دەکەین لە داخەدڵی خۆیان هەڵبەتا ماوەکەن هەندێکیان سنووخ و پلاسکۆ تەماتە دەڕژنە سەر جادەکان یعنی نیگەرانن لە ساک نەبوونەوەی بەرەمەکانیان و گرفتی زۆر هەیە کە بۆ جوتیاران دروست دەبێ بەدەر لە جوتیاران هەر بۆ ئەو کەسانەی کە ینی ڕۆڵیان هەیە لە زیادکردنی بەروبوومی خۆماڵیدا گفتوگوێم پرس و باس و بابەتانە دەکەین هەوڵەکانی وەزارەتی کشتتوکاڵ لەو چوارچێوەیەدا چین گفتوگوی ئەم باسە دەکەین لەگەڵ بەڕێز کاگیوالی وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ کاگیوا سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان کاگیوا با بڵین لۆ دەست پێ بکەین ئێوە ئاگاداری نیگەرانیەکانی جوتیارانن؟ بەڵێ ڕۆژتان باش سلااوڕێزم هەیە بۆ جەنابەت و بۆ بینەرە خۆشەویستەکانی کورسات بەدڵنیایی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئاگاداری هەموو ئەو گۆڕانکاری و بارودۆخانەیە کە لە هەرێمی کوردستان سەبارەت بە دۆخی کشتتوکاڵ و ئاو زەوی ئاسایشی خۆراک و نیگەرانیەکانی جوتیاران خاوەن پرۆژەکان و بەپێی ئەو بەرباداچوون تایبەتمەندیانەی هەیە وەزارەتی کشتتوکاڵ لە چوارچێوەی یاسا و ڕێنمایی بەرکار لە چوارچێوەی پلانی خۆی لە وەزارەتەکە دیراسی هەموو بابەتانە دەکات و متابعەی هەموو جۆرە شێشە و داواکاریەک دەکەین بە بەردەوامیش ئاگداری ئەو بارودۆخین لێرە و لێرە دەبینی میدیا تەختی ئەو دەکات کە وەزارەتی کشتتوکاڵ یاخود چی کردووە بۆ ساختکردنەوەی بەربوومە کشتتوکاڵەکان ئەو استراتیژە چییە جوتیاران نیگەرانن سەبارەت بۆی کە ئەم ساڵ بەرهەمووکو پێویست پارە ناکات بەرهەمیشی زۆر هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان و ئێمەش دەزانینەوە واقعەکە بەڵام کۆمەڵی هۆکار و لێکەوتە هەیە دەکرێت گەر جەنابەت دەرفەت بدەیت گفتوگۆ بکەینە سەر ئەوەی کەەوە ئێمە چی دەکەین بۆ ساختکردنەوەی بەربوومی ناوخۆی و دابینکردنی اکتفای ناوخۆی باشە کاگیوە یاڵڵا با بزانین ئێوە چی دەکەن بەڵێ خۆی یەکێک لە ئامانج و ڕووی استراتیژیە نەگۆڕەکانی وەزارەتی کشتتوکاڵ بریتیە لە بەهێزکردنی پێگەی ئاسایشی خۆراک و ئاو لە هەرێمی کوردستان و پارێزگاریکردن لە بەربوومە خۆماڵیەکان لە سواتەی ئەو یاسا و ڕێنمایە بەرکارانەی کە هەیە بۆ نمونە بۆ ساختکردنەوەی بەربوومی ناوخۆی ئێمە چیمان کردیەوە هۆکاری ئەو شێشانەیە چی یەکەمیان ئێمە ڕۆژمێرێکی کشتتوکاڵی پەسەندکراومان هەیە ساڵانە کە مەوسومی بەرهەمی ناوخۆی پێڕادەگات ئەو ڕۆژمێر لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان کاری پێدا دەکرێت کە بەشی لەو بەرهەمانە قەدەغە دەکرێن یاخود بازی دەخرێتە سەر بۆی کەەوە منافەسەی بەرهەمی ناوخۆی نەکات دووەم ئێمە بۆ بەرهەمی پێگەیشتنی ساوزە و میوە لە مەوسومی خۆی لە هەرێمی کوردستان بەشی ناوخۆی خۆمان هەیە یعنی ئەمەش یەکێکە لەو هەنگاوانە کە قسە لەسە بکەین ڕاستە بەرهەمەکان هەرزان بوون بەزام هەرێمی کوردستان یەکەم ئیکتیفای ناوخۆی تێپەڕاندیە لە دابینکردنی بەرهەمی ساوزە و میوە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە مەوسومی پێگەیشتن و لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراقی یەکتێگەیشتنمان هەیە و تیمی تەکنیکیمان هەیە و فۆرمێکی هاوبەش دروست کراوە کە لە ڕێگەی ئەو فۆرمەوە لە ڕێگەی یەکە کشتتوکاڵیەکان و وەروەها لە ناو ئەلوەکان لەسەر ئاسی پارێزگاکان بە بەردەوامی ئاسانکاری دەکرێت بۆ پشگیریکردنی جوتیاران و پشکنین دەکرێت کە ئەو بەرهەمێکی ناوخۆی ئەوە شیاوی خواردنە بە دوواداچوونی بەردەواممان هەیە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق و سەرجەم دەواازەکانی ناوڕاست خواردی عێراق هەرێمی کوردستان بە ڕێکتریدا کراوە بن بۆی ڕۆتین نەمێنێ ڕۆژانە هەزاران تۆن بەرهەمی ناوخۆی ئێمە دەچێتە شارەکانی ناوڕاست و خواردی عێراق چونکە مەوسومی پێگەیشتنمان جیاوازە تەنها یەک سامپڵی بچووکت پێ برێم کە لە هەولێر لە مانگە ڕۆژ هەبووە 4,000 تۆن بەرهەمی ناوخۆی چۆتە ناوڕاست و خواردی عێراق و لە مانجیەکەوە تا ئێستا نزیکەی 30,000 پشگیری بۆ جوتیاران و خاوەن پرۆژەکان کراوە هەر پشگیرێک لە 5 سانتان نزیکەی 15 تا 20 بەربوومی کشتتوکاڵی بردوێتە شارەکانی ناوڕاست و خواردی عێراق یعنی عێراق سەبەتەیەکی خۆراکی گرنگی ناوچەکەیە کە ئێمە بەرهەمی خۆمان تێدا دابین دەکەین و پیداویستەکانی هاوڵاتیان دابین دەکەین عێراق نەبێ کاگیوە ئەگەر عێراق نەبێ بڵێ ئەگەر عێراق نەبێ بڵین ئایا ئێمە بەرەمەکانمان لە ناوخۆ زیاترە بڵین بەڵێ بەتاکی ئێمە ئێستا بەڵێ کاگرانکۆ ئێمە جگەلەوە بەشێک لە بەرهەمەکان دەچێتە کارگەکانی بە پیشەسازیکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان بۆ من ئێمە 7 کارگەی
بە پیشەسازیکردنی جوب سوفینگەر و بەرهەمی پەتاتەمان هەیە. سێ کارگەی وەرگرتنی تەماتەی ناوخۆیمان هەیە کە بەرهەمی دۆشایی تەماتە لەسەر ئاسی هەرێمی کوردستان دروست دەکەن. چەند کارگەی شتری پیشەسازی دانەوێڵەمان هەیە. ئەو کارگانە کە پشت بە بەرهەمی ناوخۆیی دەبەستن بەرهەم ساغ دەکەنەوە و وەزارەت کشت و کاڵ زەختی کردووە لە ئەنجومەنی وەزیران و فەرمانگەکانی حکوومەتکە هەموو ئەو گرێبەستانەی کردویانە لەگەڵ دام و دەستگا بیانیەکان بۆ دابینکردنی پێداویستەکانی خۆیان کە خۆراکە کشت و کاڵە بۆن دانوێڵەیە پەلەوەرە گۆشتە هێلکەی هەر شتێکە پشت بە بەروبوومی دەستی جوتیاران و بەروبوومی ناخۆی بەستن کە بەشێکیان هاتوونەتە سەرخەت و گرێبەستیان کردووە لەگەڵ ئەو سێکتەر بۆ منە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ئەو شوێنانی کە خۆراک بۆ ستافەکانی خۆیان دابین دەکەن. و بابەتی ئەوەی کە ئەم کێشەیە بۆچی وایە بۆ نمونە باشە مادەم بەرهەمی ناوخۆیمان زیادە ئەو کێشەیە لە چێ دروست بووە کاگرانکۆ یەکەمیان بریتە لە قەیرانێکی ئابووری نەخوازراو کە ماوەی چەندین ڕۆژەکە نزیکەی 3 مانگە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە موچەیان وەرنەگرتووە کەواتە جوولەی ئابووری تا ڕادەیەکی پەکخراو لە ناو خێزاندا هەیە. خەڵک ناتوانێت وەکو پێویست سفرە و خوانی خۆی ڕێک بخات یان پێداویستەکانی خۆی دابین بکات. قەیرانی ئابووری نەبوونی پارەی پێویست لە بەردەمی هاوڵاتیان و فەرمانبەران و خێزان و تاچی هەرێمی کوردستان یەکێکە لە بربەستەکان کە ناتوانێت پێداویستەکانی خۆی وەکو پێویست دابین بکە. دووەم خاڵ دوای ئەوەی کە ئێمە لە ئیکتیفامان تەواو بووە کە بەرهەمێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە. کێشەکە چییە؟ یەکەمیان گۆڕانکاریەکانی کەشەهەوا و کاریگەریەکانی بەرزبوونەوەی پلەی گەرما وای کردیە کە زۆربەی زۆری بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بە خێرایی و لە یەک مەوسوم پێڕابگات. جگەلەوە کە بەشی زۆری جوتیاران چەند بەرهەمێکی کشت و کاڵی زۆریان چاندووە بۆ نمونە تەماتەیە خیارە مەسەلەن ئەو شتانی کە خۆتان تەختی دەکەن پەتاتەیە کە لە ناوخۆ زۆر چێندراوە کە کاتێک بەرهەمەکە زۆر عەرز دەکرێت لە ناو بازار هاوڵاتی پێویستی خۆی هەردەگرێتەوە کارگەکان پێویستی خۆیان وەردەگرن و ڕۆژانە دەچێتە شارەکانی ناوەڕاست خواری عێراق ئیتر هەر دەمێنێتەوە. کەواتە یەکێک لە استراتیژیەکانی وەزارەتی کشت و کاڵ بریتە لە پێدانی ڕێنمایی هوشیاری بە جوتیاران بۆ ئەوەی کەەوە هەمە چەشنەی بەروبمە کشت و کاڵەکان بینینی ئاراوە. یعنی بەرهەمی کشت و کاڵی خۆمان هەیە چیلۆی بە چەند هەزارێکە کەسی بەرهەمی تر هەیە لە هەمان خاک و زەوی چێندراوە چیلۆی 100 دینار دەکا. ئەم جوتیارە بەڕێزە کە ماندوو دەبێ ئاو کارەبا هەل لە زەویەکەی بەکاردێنێ زەویی بەپیتی لە بەردەستدایە و ئەرچی ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ هەمانجی بکەین لەگەڵ جوتیاران بۆیکەوە ڕێگە نەدەین جوتیاران زەرر بکەن بۆی هەمە چەشنی کشت و کاڵی لەسەر زەوی کشت و کاڵەکان دروست بکەین ئەو بەرهەمانە بچێنین کە بەدڵنیایی و ساختکردنەوەی مسۆگەرە لە ناوخۆی هەرێمی کوردستان و جگەلەوەش کارگەکانی بێ پیشەسازیکردنی بەروبمە کشت و کاڵەکان خێرا دەکەین و ڕێگەی هەناردەکردنی یەکێکە لە استراتیژیەکانی تری ئەمە. لەم خاڵەیە کە باست کرد ئێوە چیتان کردووە؟ ینی بۆ نمونە ئەمساڵ دەبینین جوتیار دەڵێ زەرەر دەکەم خۆمە پار و پێرار و چەند ساڵە پێش ئێستش هەر دەی و زەرەر دەکەم. ینی ئایا ئێوە ئەمساڵ بم پرۆسێساون کۆشیاری بڵاوکەنەوە لای جوتیاران کە هەمە چەشنەی کشت و کاڵی گرنگی پێ بدەن یان نا خۆ چەند ساڵێک ئێوە کار لەسەر ئەمە دەکەن بۆ ئەمساڵ نەتیجەی نەبووە؟ بە تاکید کاگرانکۆ ئەو بەرنمەیە بە بەردەوامی کاری لەسەر دەکرێت یان لە بارودۆخێکی سەقامگیری ئیشکردندا ئێمە چەندین سنتەری توێژینەوە و ڕێنمایی و ئاراستەکردنی جوتیارانمان هەیە کە بە بەردەوامی کار لەسەر ئەوە دەکەن کەەوە شێوازی کشت و کاڵی زیرەک بینینی ئاراوە و تەرزی پێشکەوتوی کشت و کاڵی بینی ئاوە کە بەرگەی گۆڕانکاریەکانی کەشەوە بگری و خۆمان لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوها بگونجێنین و کەمترین ئالەنگەری و مەترسی لەسەرماندا دروست بێ. جوتیاران خۆشیان ئاگدارن مەسەرەن کە تۆ بەرهەمێک دێتە بازار دەبینی کەس وەکو پێویست پارەی پێنادە یاخود پارە ناکە دەبێتە زیان لەسەر جوتیاران. ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە یەکەم ئەوەی کە باسم کرد بارودۆخی ئابووری سەقامگیر نییە لە هەرێمی کوردستان. دووەم ئەوەیە کە ئێمە لە حەدی خۆمان هەیە هەر کاتێک من و جەناب و هاوڵاتیانی خۆشەویستیش کە بەرهەمێک زیاد بوو تۆ بەس بەشی پێویستیەکانی خۆت هەردەگری کە لە وەکو خانەوادەیەک بۆ خۆت و ئەو خانەوادەی خۆت بەکاری دێنی ئەوی دەمێنێتەوە کە کەڵەکە دەبێت زیاد دەکات. بۆیە بە بەردەوامی وەزارەتی کشت و کاڵ خەریکی پێڕەوکردنی نەخشەیەکە تایبەتمەندی ئەو نەخشەیە چۆن هەڵەبجە ناوچەیەکە بۆ نمونە بە هەنە وەکو براندی لێ هاتووە بۆتە ناوچەی هەنار یان لە بەرواری باڵا سێو یان لە ناوچەی دەشتی هەریر و دەشتەکانی بادینان مەسەلەن هەندێک بۆ نمونە برنجی کوردی هەیە یاخود لە بەردەڕەش پەتاتە هەیە. وەزارەتی کشت و کاڵ یان لە پێنجوێن تەماتە هەیە. وەزارەتی کشت و کاڵ کار لەسەر نەخشەی هەمە چەشنکردنی بەروبمە کشت و کاڵیەکان دەکات و بۆ ئێمە بتوانین فرەسەشنی بەروبمە کشت و کاڵیەکان هەم بۆ خود بژێوی هەم بۆ بە پیشەسازیکردن هەمیش ئەوەیە کە جوتیاران بەدڵنیایی و بەروبمەکانیان ساغ بکەنەوە. کاگیوە باسی پێنجوێنت کرد
بەڕاستی شتێکم ینی بەرچاوکو لەم ڕۆژانەی ڕابردووە جوتیاران زۆر لەم حاڵەتە نیگەرانن و هاوڵاتیش ئەترسێ ینی شووتی دەبینین لە سوۆشەڵ میدیا ئاوا هەڵدەکی فێت دووکەڵەکە بە کوردیەکەی کە ئەیتەقێنی چەقۆی لێ دەوترێ ئەمە ئەوەندە نیتراتی تێکراوەندە مەوادی کیمیایی تێکراوە بۆیە واکە ئایا ئێوە چاودێریتیان لەسەر بەروبوومی جوتیارانی خۆمان هەیە ئایا ئەمە دەنگۆی وڵاتانە بۆی شووتیەکان و نەکڕێن و ساک نەبنەوە جوتیارەکانمان زەرەرکان یان چییە؟ ڕاستی هەندێک حاڵت ڕوویدایە سەبارەت بە بابەتی شووتی یا گندۆرە یاخود کاڵاک کە دەبینی هەندێکیان ڕەنگێکی جوان و کێشێکی باشیان هەیە و چەندجارێک تریش لە راپۆرتە میدیایەکان بینیتم و زوتیاران خۆشیان پەیوەندیان پەیمانەوە کردیە بەشییان کە لە سواتسی ئەو گۆڕانکاریانی کەشوهەوایە کە دەبینی شتێکی بەرهەمیشی جوانە بەڵام تامی نییە یاخود بەشێکیان پەیوەندی بە کاریگەری ئەو دەرمانانەوەیە کە جوتیاران زۆر زاگلەی دەکەن لە ڕووی کوالیتیەوە بەکاردێ هەندێک حملەی میدیایی هەیە کە کار لەسەر بابەتی بەروبوومی ناوخۆی دەکاتن بەڵام ئێمە لە هەموو بارودۆخێکدا بە پێ ئەو ستاندەرانی هەیە چکە بەرهەمی ئێمە پشکنینی بۆ دەکرێت و کوالیتی هەڵسەنگانی بۆ دەکرێت جگەلەوە ئێمە تیمی پشتی ئەومان هەیە ینی تیمی بە دوواداچوونی کشتتوکاڵیمان هەیە کەرنتینەکانمان هەیە پشکنینی بەروبوومەکانمان هەیە بە بەردەوامی دراسی ئەو دەکرێت ینی بە دوواداچوون بۆ نەخۆشیە کشتتوکاڵیەکان و نەخۆشیەکانی تری بواری سێکتەری تەنانەت ئاژەڵداری پەلەوەریش دەکرێت لە هەموو بارودۆخێکدا بەرهەمی ئێمە لە ڕووی کوالیتی و لە ڕووی تام و سێژ و لە ڕووی تایبەتمەندیەوە چێبرشێ دەکات لەگەر بەرهەمەکانی تری جیهان تەنانەت لەسەر ئاسی ناوخۆی عێراقیش ئەتوانی دڵنیایی بدەی بە هاوڵاتی خۆمان بڵێ شووتی پێنجوێن و ناوچەکانی تر بخۆن پەتاتە و خەیار و تەماتەی خۆمان بخۆن و هیچ مەترسیەکی نییە مەوادی کیمیاوی ئەوەی کە بۆشی بەکاردێ گەر بۆی بەکاردێ لەژێر کۆنتترۆلدایە لەژێر چاودێری وەزارەتی کشتتوکاڵ و تیمەکانیدا بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە ڕەنگە لە ئێرە لێ هەندێک کێشە هەبیتن هەندێک دیاردەی زۆر بچووکە بێ بەڵام بە بەراورد بە وێنە گەورەکەی کە ئێمە پەیاممان هەیە بەدڵنیاییەوە بەروبوومی ناوخۆی هەرێمی کوردستان دەستی ماندیبوونی جوتیارانی خۆشەویست و خاوەن پرۆژە بەرهەمەکانی ئێمە هەم لە ڕووی ئۆرگانیەوە هەم لە ڕووی کوالیتیەوە هەم لە ڕووی تام و چێژ و هەم لە ڕووی تایبەتمەندی سروشتی بەرهەمێنان و خاکەکەمان و ئاوهەواکەمان بەرهەمێکی سروشتی زۆر جوانە و تەندروستە و شایانی ئەوەیە کە هەموومان هاوڵاتیانی هەرێمی کوردستان پاڵپشتی دەستی ماندیبوونی جوتیاران بکەین سەبەتەی خۆراکی ناوە خۆمان لە هەرێمی کوردستان بێز بکەین هەموو هاوڵاتیەک ئەگەر پشت بە بەربوومی ناوخۆی هەرێمی کوردستان ببەستی باوەڕکە جوتیارانی ئێمە زەرمەند نابن ئێمە دەبێت بیکەینە کەلتورێکی نیشتیمانی هەر کەس لە ڕاستی خۆی دەست پێ بکات پاڵپشتی سەبەتەی خۆراکی ناوخۆی هەرێمی کوردستان بکات هەرچەند ئێمە بەرەو دەرەوەش ڕۆیشتوین ئێمە ئێستا بەرهەمەکانمان دەچێتە وڵاتانی پێشکەوتوو دەچێتە کەنداوی عەرەب دەچێتە یەکێتی ئەوروپا ئەمە بەو تایبەتمەندی و معیارانەیەکەوە بەرهەمی ئێمە گەیشتوتە ئاستێکەوە ژووری بازرگانیەکانی وڵاتان و سەرمایه‌گوزاران هە بڕەکەی ئەوەندەیە دڵی پێخۆشانە چەند تۆنێک هەناریان چەند کیلۆ هەنگوینێک دەچێتە دەرەوە ئایا ئەمە هی مای دڵخۆشی بڕەکەی دەزانی بۆ چییە؟ کاگرانکۆ دڵخۆشیەکە ئەوەیە کە لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو ئەم هەنگاوە نەنێنرا بوو دڵخۆشیەکە ئەوەیە کە ئەم بەرهەمە ڕەنگە عدد کەمیەتێکی زۆر نەبی کە دەچێتە دەرەوە بەڵام ئێمە دوو ئامانزمان هەیە یەکێکیان سەرنجڕاکێشانی ژوورە بازرگانیەکان و بەرهێنەرانە بۆی کە بێن لە هەرێمی کوردستان دەست بە دامەزانی پرۆژەی استراتیژی بکەن وە سوود لە دەرفەتەکانی وەبەرهێنان وەربگرن کە خاک و کەش و هەوایەکی لەبارمان هەیە دۆمیان ئەوەیە بەرهەمی خۆمان بە کەلتور بکەین ینی شێوازی پاکێجین و بە پیشەسازیکردنی بەروبوومەکانی خۆمان بگەینینە ئاستێک دڵخۆشیەکە ئەوەیە ئێمە ژێرخانێکمان داناوە کە قابلی بە پێشخستنە بۆ نمونە بە چەند تەنێک پەتاتە دەستمان پێکرد ئێستا زیاتر لە 20,000 تەن ڕەنگە پەتاتەمان نردبی بە چەند تەنێک هەنجین دەستمان پێکرد بە چەند تەنێک هەنار بەڵام ئێستا خۆیان هاتوون داوا دەکەن ینی دڵخۆشیەکە ئەوەیە ئێمە دەتوانین بەرهەمی خۆمان بگەینینە ئاستێک کە هەم لە ڕووی بەرهەمێنان لە ڕووی ئاستی بەکارهێنان لە ڕووی پاکێجینەوە کە شێوازی بە پیشەسازیکردنی وە چەندین ڕێکەوتنی استراتیژی کراوە لەگە وڵاتانی پێشکەوتوو کەوا بێن هاوکاریمان بکەن ئەو بەرهەمە بگەین ئەو ئاستە کە لەپاڵ ئەوەی کە ئیکتفای ناوخۆی دابین دەکات کێشەی ساختکردنەوەی سارەسەر بکەین
بۆی بتوانین بە شێوی سەرکەوتو هەناردەی وڵاتانی بکەین و چەندین وڵات ئامادەیان دەربڕی و هاوکاری ما بکەن یعنی نمونەیەکی زۆر بسیتت پێ بڵێم کاگرانکۆ لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو بەرهەمی لەگەڵ وڵاتی هۆڵندا بۆ پەرەپێدانی زنجیرەی بەهای خۆراکی و پۆلیسی پەیپەرێک بۆ بژانۆژێخانی کشتتوکاڵی ڕێکخرا کە بەرهەمی ناوخۆی پەتاتەی هەرێمی کوردستان تەنها 600,000 تەن بوو بە چەند ساڵێک ئێمە گەیاندمانە سەروی 600,000 تۆن پەتاتە و هەفت کارگەی بە پیشەسازیکردنی بەرهەمی پەتاتە دروست بوو و پەتاتە یەکەم لە ئاسی بۆ سەروی 600,000 یعنی سەیری ئەم دەستکەوتە بکە یەکەم هەفت کارگەی بە پیشەسازیکردنی بەرهەمی پەتاتە جبس و فینگەر بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق دابین دەکەن تەنانەت جبس و فینگەر دەنێرنە وڵاتانی عەرەبی و پەتاتە دەچێتە وڵاتانی دەرەوە و پەتاتە هاوردەکردنی قەدەغە کراوە لە سواتەوەی ڕۆژمێری کشتتوکاڵی بەهۆی ئەوەی کە ئێمە لە بەرهەمی ناوخۆی لە دوو وەرز وەرهەمێنان دەکرێتەوە لە کۆگاکان کە تاقی خەزممان هەیە پەتاتە خەزم بکەین هاوردەکردنی پەتاتە قەدەغە کراوە لەبەرەوەی بە تەواوی پێویستمان لە بازاری خۆمان دابین کردو بۆ ناوخۆ ئەمە هەنگاوەیە کە ئێمە ئێمە کە پەتاتە بەرەمێنن تووشی زەرەر نابن وەکو لە بەرەمەکانی ترەندجار تووشی زەرەر دەبن بە تاکید قەدەغە کراوە هاوردەکردنی و بەشیشی زۆری بەشی زۆری کارگەکان گرێبەست دەکەن لەگەڵ زوتیاران بنەتۆیان پێدەدەن و بەرهەمەکانیان لێ وەردەگرنەوە ڕێنماییان دەکەن و ئەو کارگانی بەرمێنانی پەتاتە و جیبس و فینگەر گرێبەستیان هەیە لەگە وەزارەتی کشتتوکاڵ لە زێر چاودێری وەزارەتن بۆی ئامانجی وەزارەتی کشتتوکاڵ ئەوەیە کە لەپاڵ هەموو پرۆسەیەکی بەرهەمێنان پرۆسەی پاکێجین و بە پیشەسازیکردن و دڵنیاییدان چونکە تەنها بابەتە کە زیادکردنی بەرهەم و پێویستیەکە نیە بریتە لە زمانکردنی ساختکردنەوە بۆ کۆنتترۆلی بازاری ناوخۆی ئەمەش بڵنیایەوە بە یاسا و ڕێنمایی ڕێکخراوە بە ئیزراعاتی پێویست ڕێکخراوە کاگیوە پەتاتەکەمان پەتاتێکی باشە ئەنی بیرمە لە گرانیەکە بڕوا و نێتەوە ئەو سەردەمە ببوو بە دروشم بۆی منداڵان بیخۆن لێ بێزار نەبندیانۆت ڕۆنی نایە پەتاتە پرۆتینە پەتاتیانی دروشم و گۆرانیان بەسەردا دەوت بۆ پەتاتە لەبەرەوەی لەو سەردەمەدار پەتاتە و ساوەر و شتانە هەبوو ئەو سەردەمە بڕوا و نێتەوە بەتاکید کاکە جیان وەڵی بەرهەمی پەتاتەی خۆمان بەدەستی مادیبوونی زوتیارانی خۆمان و بۆ ڕێنمایی و عقلیەتی کە بەرهەمێنانی بۆ کراوە ئێمە توانیتمان ئیکتفای ناوخۆی خۆمان دابین بکەین و پێداویستیەکان بۆ کارگەکانی بە پیشەسازیکردن دابین بکەین تەنانەت چەندین زار چەند هەزار لەسەر یەکتری یعنی وڵاتی سعودیا 5,000 تەنی بردووە لە بەکارهێنا وڵاتی ئیمارات زیاتر لە 10,000 تۆنی وەرگرتووە وڵاتی ئەفریقیا داوای کردووە ئێستا لێرانە کار دەکرێت بۆ بە پیشەسازیکردن کە پەتاتەی ئێمە بە لۆگۆی هەرێمی کوردستانی بە ئاڵای کوردستان دەچێتە وڵاتانی کەنداوی عەرەبی و بە ئامادەبوونی خودی قونسوڵخانەکان و نوێنەرایەتەکان ئەلێوەن دەرپێشوازی دەکەن یان ئێمە هەنگاوێکە کردنەوەی ڕێڕەوە ئەو ڕێڕەوەیەکە ئیتر ئێمە لە ڕێگەی هەمانجیەکانی وەزارەت لە ڕێگەی پەیوەندیەکانی حکوومەت دەتوانین بۆ لەمە دووە بەرهەمی خۆمان بنێرین تەنانەت قارچک بەرهەمی قارچکی ئێمە لە کەلارەوە دەچێتە سووریا دەچێتە حەلب یعنی ئێستا بۆ بەرهێنەرانی ناوخۆی ئاسی دڵنیایی کشتتوکاڵی سەرمایه‌گوزاری کشتتوکاڵی ڕێگاکان بە زۆرێک ئاسان بوون کە دەتوانین بەرهەمی خۆمان بە شێوەیەکی سەرکەوتانە خۆشمان گرانەکە گیوە ینی خۆ نابێ خۆمان زۆر گران بێەوەمە بینێرینە دەرەوە نابێت لە ناوخۆی نرخێک بێ هاوڵاتی بتوانێت بەکاری بێنێ ئەنجە بینێرینە دەرەوە بەڵێ بەتاکید ئێمە یازە کارگەی بەرهەمێنانی خارچکمان هەیە وەکو باسم کرد کاتێک بەرهەمێک دەنێرینە دەرەوە مانای ئەوە نییە کە لە پێداویستەکانی خۆمان کەم بکەینەوە یاخود لە لای خۆمان گران بێ و بۆی هەناردی دەرەوە بکەین ڕاستە بەشی یەکەمی ئامانجەکە سەرمایه‌گوزاریە بەشی دوم ئەوەیە کە توانای بەرهەمێنانی هەرێمی کوردستان نیشانی دەرەوە بدەین و بانجیان بکەین بۆی شەراکەتی سەرمایه‌گوزاری و بەهێزکردنی ژێرخانی ئابووری کشتتوکاڵ هەرێمی کوردستان ڕێک بخەین جوتیارێکی بەڕێز کە خاکێکی لە بەردەستدایە چۆن بتوانین ئەو بەرهەمەی کە بەرهەمی دێنی دڵنیایی بکەینەوە بەرهەمەکەی لێ وەربگرینەوە و کارگەی بە پیشەسازیکردنی تەسویقی بەرومە کشتتوکاڵەکان دابنێن بۆی جوتیاران دڵنیا بن بۆ نمونە کارگەی دۆشاوی تەماتەی هەری ڕۆژانە 100 تۆن بەرهەمی تەماتەی جوتیارانی وەرگرتووە بانگەوازی کردیا کە بەرهەمی تەماتەی دۆشاوی تەماتەی بەرهەمێناوە ئەو دۆشاوی تەماتەیە ڕەوانی ئەمریکا کراوە چەندین جار بە مەراسیم دۆشاوی تەماتەی ئێمە بەرهەمی تەماتەی ناوخۆی هەرێمی کوردستان چۆتە بازاڕەکانی وڵاتی ئەمریکا لە ڕێگەی کارگەی دۆشاوی تەماتەی هەریر چۆتە ئەوروپا لە ڕێگەی کارگەی دۆشاوی تەماتەی شارەزوو سەیری راپۆرتەکانیان بکەن سەیری سۆشیال میدیایان بکەن کە ئێمە تەقییمە دەتوانین بگەینە هەموو شوێنێک ئەمریکا دۆشاوی تەماتەی ئێمە بەکاربێنێ ئێمە خۆمان زۆر جار ینی من دەمێ بزانم ئایا براندینی بۆ نەکرای بە بازارکردنی بۆ نەکراوە ئایا چییە ئێمە دۆشاوی تەماتەی
ئێرانی و تورکی بەکارێنین خۆمان کەچی دۆشاوە تەماتەکەی خۆمانەوەندە باش بێ چێتە ئەمریکا و ئەمریکا پێی سەرسان بێ و ماجب بێ. باڵێ بەڵێ قسەکە زۆر جوانە. بابەتەکە ئەوەیە ئێمە پێویستمان بە استراتیژیشی نیشتیمانی هەیە بە هەموو حکوومەت وەزارەتەکانی تری پەیوەندیدا لەگە وەزارەتی کشتوکاڵ هاوڵاتیان هەموومان پێکەوە بڕیار بدەین کە بۆ هەموو شتێک پشت بە بەرهەمی ناوخۆی بەستین بە شێوەیەکی فرێژ یاخود بە شێوەیەکی پاکێژین و لە قوتو بە هەموو ئەو کەرستانی کە هەیە دەتوانین کەەوە توانای ئەومان هەیە خاکەکەمان و تواناکەمان لە بە هاوکاریکردنی ئەو سەرمایه‌گوزاری کە هەیە تەژیعی سێکتەری وەبەرهێنانی کشتوکاڵی بکەین دەتوانین بۆ هەموو شتێک پشت بە توانای خۆمان ببەستین. بەڵام حملەیەکی هۆشیاری نیشتیمانیمان پێویستە بۆی کەوا نیشانی بدەین ئایا ئەو بەرهەمە تەماتەی لە ناوخۆی هەرێمی کوردستان دەکرێتە دۆشاوی تەماتە لەگەر ئەوەی کە لە وڵاتانی تر هاوردە دەکرێت ئایا حکوومەت هەرێمی کوردستان ڕوئیای ئەوەی هەیە کە پشت بە ژێرخانی ناوخۆی هەرێمی کوردستان ببەستی یان بابەتەکە بریتێ لە زیادکردنی داهات و هاوردەکردن لە هاودەکردنی بەروبووم لە دەرەوە دەبێ بەڕاستی تا دەکرێت ئامانجی وەزارەتی کشتوکاڵ ئەوەیە بەروبوومی هاوردەکرا و کەمکەینەوە نازام سێکتەرەکانی تریش چۆن ئیشی لەسەرەکە بەڵام ئامانجی ئێمە ئەوەیە پشت بە بەرهەمی ناوخۆی ببەستین هەموو جۆرە ئاسەکانی بەروبوومی سەوزە ئاژەڵ و لە ڕووی چێرگەکە پەلەوەریەکان تەنان لە ڕووی بەروبوومەکانی گۆشت و شیرەمەنیەکان. باشە کاگیوە زۆر قسە لەبارەیەوە دەکرێمە باز لە بەروبوومی ناوخۆی بەرەمی ناوخۆی دەکەین و گرنگیەوەی کە جوتیاران ئێمە زەرەر نەکەن و زیانمەند نەبن لەوەی کە ڕنج و ماندووبوونێکی زۆر دەدەن بەڵام دەبینین ناو بەناوبوون مریشک بە نمونە بێنینەوە مریشک ئێستا لەم کاتەدا کە 3 مانگە موچە نییە خەڵک پارەی پێ نییە کەچی بۆ نەکبەتی نرخی مریشکیش نزیک بۆتەوە لە 4000 ئەو 1-2 ڕۆژی ڕابردوو تۆزێ نرخەکەی دابەزیەوە ینی بۆچی ئەم نرخە مەسەلەن ماوەیەک بەرزە بێتەوە بۆ 4000 دوایی دێتەوە 2000 ئەوان زەرەرەکەن ینی نە 2000ەکەی ئەوان نە 4000ەکەی ئێستاش ینی وەزارەتی کشتوکاڵ ناتوانێت پلانێک دابنێ حەدێکی وەسات هەم خاوەندەواجینەکان زەرمەند نەبن هەم هاوڵاتیش 2 ڕۆژ بە زۆر هەرزان بیکرێ و 4 ڕۆژ بە زۆر گران دەسی نەکەوێت. بەڵێ بە تاکید سێکتەری پەلەوەری کە یەکێکە لە سێکتەرە هەرە گرنگەکان هەر بۆ زانیاری جەنابەت ئێمە تا ڕادەیەکی زۆر باش ئیکتیفای ناوخۆیمان تێپەڕاند لە دابینکردنی بەرهەمی گۆشتی مریشک لە هەمان کاتدا هێلکە کە بە هەزاران تۆن ساڵانە لە پێویستی ناوخۆی خۆمان زیادە دەتوان بڵێم ڕۆژانە لە پێویستی ناوخۆیمان زیادە لە ئەنجامی دامەزاندنی چەندین چێڵگەی پەروەری استراتیژی بەرهەمی زۆر پێشکەوتوو. بابەتەکە ئەوەیە کە ئێمە ئەنجومەنێکمانەیە کە ئەنجومەنی باڵای پیشەسازی پەلەوەریە خاوەن پرۆژەکان بنوورەتی هەموو خاوەنکارانی بواری بەرهەمهێنانی پەلەوەری لە وەزارەتی کشتوکاڵ کۆبنەوە دەکەن لەگەڵ وەزارەت و لە نزیکەوە بە دوواداچوون و هەماهنگی هەیە لەگەڵیاندا. یەکێک لە کێشەکان بریتە لە بەرزبوونەوەی تێچوەکانی بەرهەمهێنان چونکە لەسەر ئاسی عالم بەرهەمی علەف و پێکاتەکانی ئالیک و مەسەلەی سوتەمەنی و نەهاوسەنجی نرخی درا و ئەو گۆڕانکاریانی کە لەو ناوچەیە هەموو کە بە دوواداچوون دەکەن یەکێک لە هۆکارەکان بریتە لە بەرزبوونەوەی تێچوەکانی بەرهەمهێنان و خاڵی تریش بریتە لە ئەو کێشانەی کە ناوەڕوو دەدات لە نێوان وەزارەتی لە نێوان هەناردەکردنی بەروبوومە کشتتوکاڵەکان بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عراق ئێمە لەگە وەزارەتی کشتتوکاڵی عراق لە سواتەوەی ئەو ڕێکوتنی کە هەیە بۆ هێڵی کاراکردنی یەخستنی هاوبەش لە ڕۆژمێری کشتتوکاڵی کە عراق وەکو بەشی پێویستی خۆی بەرهەمی گۆشتی مریشک و بەرهەمی هێلکەشی نییە و بەشێکی زۆر لە بەرهەمی ئێمە تا ڕادەی زیاتر لە 100 بەروبوومەکانی ئێمە دەچێتە ناوڕاست و خواروی عراق. ئێستا وەزارەتی کشتتوکاڵی عراقی چەند جارێک بەبێ ئاگادار و هەماهنگی ئێمە قەدەغەی هاوردەکردن دەکات زۆر جار بەروبوومەکانی ئێمە دەچێتە ناوڕاست و خواروی عراق خاوەن پرۆژەکان وەکو دەڵێ بێدەنگ دەبن و سوودیان دەبی کاتێک دەرگادا دەخرێتتر بەرهەمی ناوخۆی زیاد دەکات دوبارە نرخەکەدا دەبەزێتەوە یعنی ئێمە بە دوواداچوونێکمان هەیە تەنانەت بۆ ئەو چارەسەرکردنی ئەو کێشەیەش بەردەوام بە دوواداچوون دەکرێت چونکە لیژنەی قایمخامی ناوخۆی لیژنەکانی بە دوواداچوون لەسەر نرخ لە بازار بەدەوام بە دوواداچوون دەکەن بەڵام کێشەیەکەیە کە بریتێ لە بەرزبوونەوەی تێچوەکانی بەرهەمهێنان لەسەر ئاسی بورسەی عالەمی کە زۆر جارێ ئەوانیش زەرەر دەکەن زۆر جاروێ تووشی هەلاکەت دەبی جاروێ نەخۆشی بڵاو دەبێتەوە خاوەن پرۆژە هەیە بە ملیار دلار زەرەر دەکات کە زۆر جار حکوومەت هەرێمی کوردستان باشە کە خەمناندن بۆ زیانەکان دەکەن ناتوانانی قەرەبووشی بکاتەوە
بۆیە پرسیارم بەگشتی بە زۆرێک لە هاوسەنجە دو پرسیارم بەگشتی ینی وەزارەتی کشت و کاڵ پلانی هەیە پلانی استراتیژی هەیە بۆ بوارەکە زۆر جار لێرە و لەوێ لە دەمی خەڵک دەبیستین کاکە وەزارەتی کشت و کاڵ پلانی نییە و ئاگیان لە جوتیار نییە و ئاگیان لە بازار و کشت و کاڵ نییە ئێوە پلانتان هەیە بەدڵنیاییەوە ئەگەر ئێمە پلانمان نەبایە ژێرخانی ئابووری کشت و کاڵی ئەو ئاماری کە دەستێ بەرێنە ئەعلانی کردیە لە هەشت کابنی ڕابردوو 1.6 بوو ئێستا نزیکەی 100 و زیاتر لە 600 کارگەی استراتیژی ناوخۆی هەرێمی کوردستان دروست بووە و ژێرخانی ئاسایشی خۆراک بە باشی ڕێکخراوەتەوە کەمترین ناڕزایی جوتیاران هەبوو لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەڵام واقعەکەیە لە هەرێمی کوردستان کە پێشتر بودجەی ئاسایشی خۆراک یان بودجەی یاهاناتی زراعی لە بەردەستی وەزارەتی کشت و کاڵدا بووە وەزارەتی کشت و کاڵ بەو پلانەی کە هەیەی بۆ بێزکردنی پێگەی ئاسایشی خۆراک و ئاو ئەو استراتیژیە کە پەیڕەوی کردیە کەمترین داهاتی لەبەردەستدا بۆ پەرەبێدانی پرۆژەکان بەشی زۆری ئەو بابەتانی کە پەیوەندی بەلایانی مادیەوە هەیە بخۆتان ئاگادارن کەوا دۆخی فەرمانبەران و حکوومەت چۆنە کە کاتێک وەزارەتی کشت و کاڵ پرۆژەیەک تەقدیم دەکات کە پەیوەندی بە دابینکردنی سەرچاوی دارایی و تەمویلەوەی ڕەنگە ئەوە لایەنێکی تربی بەڵام بۆ کەمکردنەوەی ڕۆتین بۆ ئاسانکاری بۆ سەرنجڕاکێشانی سەرمایە گوزاری بۆ دانانی کارگەی پێشکەوت و بۆ دەرکردنی یاسای باش و ڕێنمایی باش هەموو ئەو کەرستانی کە لە پێویستە وەزارەتی کشت و کاڵ پلان هەیە ئێستا یەک لە پلانەکان بریتیە لە پلانی پێداچوونەوە ئامادەکاری بۆ استراتیژی ئیدارەدانی دۆخی ئاو و زیادکردنی داهاتی ئاو پارێزگاریکردن لە کوالیتی خاچی هەرێمی کوردستان کە لیژنێکی باڵا هەیە لە ئاسی حکوومەت وەزارەتی کشت و کاڵ سەرپەرشتی دەکات پلانمان هەیەکەوە بۆ بەروبوومەکانی ئاژەڵ و بەروبوومەکانی چەڵگە پەلەوەریەکان بۆ هەم ئەو بەروبوومانەیە کە هەیە لە هەرێمی کوردستان لە پاڵی اکتفای ناوخۆی بە پیشەسازیان بکەین و هەناردەی بازاڕەکانی ناو عێراقیان بکەین هەناردەی بازاڕەکانی دەرەوەیان بکەین و هەنگاوی زۆر درراوە بۆیەکەوە ئێمە لە بەردەم گۆڕانکاریەکانی کەشوهەواداین کاگرانکۆ ینی خۆزگە لە دەرفەتیشتر باسیەوە بکەینکەوە لەسەر نەخشەی جیهان چەندە خەتەرە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە ڕووی لە ناچەکە کردێ لە ڕووی کەمبوونەوەی سەرچاوی ئاوی بەنداوەکان و دابەزینی ئاستی ئاو و تێکسوونی کوالیتی خاک و بەرهەمهێنان بەڵام واقعەکە لە بەردەمماندایە ئێمە پێویستمان بۆیەکەوە دەستکراوەتر بین بۆ یارمەتیدانی جوتیارانی هەرێمی کوردستان بۆ پلانێکە ئێمە خۆمان پێشکەشمان کردووە بۆ پێویستە هاوڵاتیان و حکوومەت و دامۆزگاکان تریش بەڕاستی هاوکاری ئەو پرۆژێ بکەن کە وەزارەتی کشت و کاڵ بۆ بێزکردنی ژێرخانی ئابووری ناوخۆی هەرێمی کوردستان ڕێژی خستووە بەتاکید ئێمە هیچ هەنگاوێکمان بێ پلان نییە بە بەردەوام دەستخۆش تەختی ئەو بارود و خەمانکردی لە هەرێمی کوردستان هەیە بەڕێزی و عەلی و تەبێژی وەزارەتی کشت و کاڵ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت